کاتی خۆی کاک بەهرۆز قەشانی پارێزگاری پێشووتر خۆعافووی کە بانگی کردیم کاتە پارێزگای سلێمانی بوو 2010 بوو 11 بوو لەو کاتەیە بوو 11 و 12 بوو دایکێک مناڵێکی داون سیندرۆمی هەبوو چون بۆ لای وتبووی لە مەکتەبەکان وەرناگیرێ ئێمە کێشەی گەورەمە دەستیانەوە هەیە هەزاران دایک و باوکە مناڵی خاوەن پێداویستی تایبەتیە ئۆتیزمە داون سیندرۆمە ADHD بیرکۆڵە چییە ئەمانە نازانین چیان لێ بکەین کە لە مەکتەبەکانەوە نەگیرێ ئێمە خۆمان ئێستا تەحمولیان نەکەین بەڵام کە ئێمە مردین ئەکردن سەر و جادەیە ئەوەی داوای لە کۆمەڵی کەسی پسپۆر کرد کۆی کردەوە کۆبوونیشیان من بووم کۆمەڵە برادەر و تربوون دایک و باو کە لەگەڵیانە دانیشتم وتمان وەڵڵا ئەمە بەم ئاسانی نییە کاک بەهرۆز ئەمە ئەبێ یەکەم شدێم یەک مامۆستامانیە لە هەرێمی کوردستانە وتەی چی بکەین تەمەنی ترە و لوژنەیەکیاندانە بۆردێکیاندانە منیان کرد بە سەرۆکی بۆردەکە یەکەم شت کە داوام کرد وتم نووسراوێکم بنێ بۆ وەزارەتی پەروەردە بۆ ئەوەی داوا بکەین لە ڕێی وەزارەتی پەروەردە بۆ وەزارەتی خوێندنی باڵا بەشی پەروەردەی تایبەت کرێتەوە کە تۆ مناڵی نابێت مامۆستای پسپۆڕی هەبێ وتمە تا ئێستا لە کوردستانە یەک کەس نییە دەرچووی بەشی پەروەردەی تایبەت بێ تا مامەڵە لەگەڵ مناڵانە بکە تاوان کتابەکەم بۆ وەزارەتی پەروەردە لێوە بۆ وەزارەتی خوێندنی باڵا گشتاندنی کرد بە هەموو زانکۆکان وتی چێ توانێت بەشەکانی پەروەردەی تایبەت بکەنەوە ئەو لە 4 زانکۆ ئێستا هەمانەوە بە 5 زانکۆ کە بەشی پەروەردەی تایبەت هەیە ئێستا هەزاران ئەتوانم بڵێم لە چەند هەزار تێپەڕیوە کە دەرجووی بەشی پەروەردەی تایبەتمانەیە دەیان و خەریکە بێ بە سەدان ماستەر و دکتۆراسمان پێگەیانە طبعا ئێستامی زۆربیان لە مەکتەبەکان تەعین بوون یعنی وەکو بڵێ گرێ بەستم لەم مەرحەلەیە لە داهاتووشە بارودۆخەکە باز من دڵنیام هەموو ئەوانەی لە وەزارەتی پەروەردە جیانە بێتەوانێ طبعا ئەمە یەکەم کار بوو دووەم لوژنەی تەشخیص هەر نەبوو شەیمان خانیانی ئەوەی کە تەشخیصێکرد فزیکی دەرونی بوو بە تەنیا خۆی لوژنی پسپۆڕ وەکو ئەوەی کە اختیباری زیرەکی بۆ بکرێ وەکو ئەوەی ستاندار بێت لە هەموو عالەمە ئێمە ئەو لوژنەیەماندانە بۆ یەکەم جار لە پارێزگای سلێمانی دکتۆرێکی نەفسی تیا بوو بڵێن پزیشێکی دەرونی ئەو بە پێی پسپۆڕەکەی خۆی راپۆرتێکی نووسی پزیشکی مناڵی تیا بوو بە پێی پسپۆڕی خۆی راپۆرتەکەی نووسی پزیشکی مێشک و دەماری تیا بوو سەرپەرشتیارێکی پەروەردەی تایبەتی تیا بوو منیش اختیباری زیرەکیم بۆکردن IQ هەر پێنجیمان کۆ کردە و دەستنیشانمان نەکرد ئەم مناڵە پێویستی بە پۆلی تایبەت هەیە یاخود لەگەڵ مناڵانی ترا بخوێنێ شکل لە هەموو دنیای ئەمە بێت تێکەڵ بکرێن ئەوە شتێک نییە مناقەشە بکرێن بەڵام دوو جۆر تێکەڵکردنمانێ بەداخەوە تا ئێساش لە وەزارەتی پەروەردە لە هەرێمی کوردستان ئەو لێک جیا ناکەنەوە تێکەڵکردنێکمانی فەڵەن تێکەڵکردنی ئەکادیمی واتە هەمان مناڵ لەگەڵ مناڵەکانی ترا خوێنێ هەمان پرۆگرامی وەزارەتی پەروەردە خوێنێ بەڵام مامۆستایەکی پەروەردەی تایبەت لە تەنیشتەوە دانیشە مەسەڵ شەلەر دەماغ توانای نووسینی یارمەتیە هەر زوو داڵغن لە سەیری ئەم لاولاکات ئەیهێنێتەوانێ واجبەکەی بۆ نووسێت یارمەتیە لە کات امتحان هاوکاریەکە ئەمە ئیشەکەیەتی بەڵام هەندێک منان هەیە قورسە لەوێ نابێ ئێمە چوین بۆ مەکتەب مناڵی ئۆتیزمی تیا بووە بۆ کەسی بە مامۆستاکە لە مناڵەکانی تریە مناڵەکانی سەی دواوەیانەکە هیچ فێر نابن دوای وتمان پەروەردەمان وتمان کاکە ڕاستە مناڵە مافێتی فێر بێت ئەی ئەو 25 مناڵی ناوپۆل کە مناڵی ئاسایی ئەوان مافیان نیە فێر بن ئەم نایەڵێ فێر بن چونکە ئەم توانای نییە کتێبە دەڕێنێ پەلاماریەوەیە لە مامۆستای پەروەردەی تایبەتەکایە وەڵڵا چوونە هیچ لە مەکتەبەکان خۆ ئاگادارە مدیرەکە وتی ئەم کوڕە تەمەن دوایی تر بتمانەوە لێرە نابێت بدیان بۆ شوێنێکی تر ئێستا کەسێکی بەهرەمەند و زۆر ئیسفادەشی کردووە لە پۆلی تایبەتە ئەوتی پەلاماری سنگی مامۆستایەکی سێ مانگە مامۆستاکە لە خەسخانە کەوتووە کەواتە لێرە نابێ ئەمانە تێکەڵ بە مناڵە یاسایی بکرێت بەداخەوە لای ئێمە تا ئێستا نازانن بەڵام ئەوانە لە هەمان مەکتەبە خوێنن بەس لە جیاتی تێکەڵکردنەکە ئەکادیمی بێ پێڵەن تێکەڵکردنی شوێنی لە هەمان مەکتەبە لە هەمان شوێنە بەڵام لە کاتی دەرس خوێن ناچێتە پۆلێکی تایبەتەوە منهەج و پرۆگرامی تایبەتی بۆ دانی ئەو منهەج و پرۆگرامە بۆ ئەوە نییە ئەم مناڵە شەهادە تەواوکە بۆ ئەوەی ئامادەیەکی بۆ ژیان مەسەڵەن نازانێت خۆی پاکاتەوە فێریەکەی مەسەڵەن چۆن دەتوانێت خۆی پاکاتەوە دەشتوانن زۆر بە باشی فێر بن بەڵێ توانیان هەیە مەسەڵەن لە بوارێکە بەهرەمەندە تۆ لە ناو پۆلە ناتوانێت بیدۆزیتەوە بە چالاکی تایبەتی دۆزیتەوە نازانێت نانخوا فێری نانخواردنیەکەی نازانین جل لە بەرگە فێری جل لە بەرکردنیەکەی لە شتە مەترسیدارەکانی چواردەوری نازانێت خۆی دەرباسکە ئەتوانی بیپارێزی فێریەکەی چۆن تەعامل لەگەڵ چواردەورەکە میوانی هەڵ یعنی ئامادەیەکی بۆ ژیان نەک ئامادەیەکی بۆ شەهادە ئەمە ئەم مناڵ لەگەڵی ئەوا ڕۆی بڕواتە بێ ئەوەی کەوتم لەو مەکتەبە و پەلاماری مامۆستایەکیا بوو تەمن ئیتر بە دایک و باوکی مانوو الحەمدولillah دایک و باوکی کەسەکانی متەمەکینن مامۆستای تایبەتیان بۆ دانا شوێنی تایبەتی سەنتەیەکی تایبەتیان بۆ کردوتەوە ئەم کوڕە من ڕۆژە بینیم ئەوم دوو سێ چوارمان پێشێستا لە مەسبەحێ من لەبەرەوەی فەقەراتم عەمەلیات و ئەژنۆم توی سەوەفان بووم دکتۆرە لەناو ئاوا بڕۆ زۆر ساڵ
شو برادري وتيما ناسي من والله شو كم وتيما فلان كسان ككاتب هاي الرابط دانسي وتي استعمى بالواني عراق لعسي ملكتنا ما شاء الله بخوا او ملي او يكد يا من صدق اسمع جيبوا بين انجا لما حد يفن جميله كي داخل في مانجا زنبولي شو على بينجا او بيانوي او اللي عندي شوينا او عالم هم يخلص نسات في سبلاي بولي